نبو لکنا انجام دادرا استاش بردام لندک شوی بردام و لندک شویش بردام نیا کەلتور بەڕاستی زۆرێکە لە زۆرەکانی گەشت و گوزار دەوڵەتان و وڵاتانی پێشکەوتوواری گەشت و گوزاری گرنگێکی زۆری پێ بدەن ئێمەش دەمانەوێت لەم ڕێگەیەوە زیاتر هانی خەڵکانی خۆمان بدەین زیاتر گەنەژی بە کەلتور و کەلتور بدەن. ئەنجامدانی ئەم فستیڤاڵی ساڵانە لە گشت قوتابخانەکانی دەڤەری سۆران زیاتر ناساندنی کەلتوری سۆران و کەلتوری ئەو دەڤەرێکەوە هەیە پیشانی قوتابیانی خۆشەویستی قوتابخانەکانی خۆمان بدەین. سر با کاته که گنم لیده کن لسامانی کنه و گن یان لیده کرد با که ببید با خواردن پیدا و سکانی پیدا بکاتن اما جوری که لنانی کردواری لزور به شارکان کم بوده و بلان لزور به شانشین گنده کان زور گشت